بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک شوهان محەممەد بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست چات بووینەتەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری تایبەتەوە کە ئەم ڕۆژ جیاواز لە هەموو ڕۆژەکانی تر دەمانەوێت هەندێک زانیاری و هەندێک ڕۆشنبیری زیاترتان پێ ببەخشین لە ڕێگەی تەوەر و بەرنامە تایبەتەکانەوە کە بۆمان ئامادەکردن بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. بەڵای زان دووبارە سڵاوتان لێبێ و باینتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی وەک هاوکارم کاک جەلال باسی کرد لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژدا کۆمەڵێک بابەتی جیاواز و تەوەرەمان بۆەوە ئامادە کردووە. جارگیان بزانم لە دیاترین ئەو تەوەرەی ئەمڕۆ هەمانە باسکردنە لە کاریگەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی واتە و ڕێکخراوانی کەوا لە کۆمەڵگەی مەدەنی هەن لە بوارە جیاوازەکانە کەوا کار و چالاکیەکەن. جەلال پێم وایە بەسەر بە زۆر جار ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سەر بە ڕێکخراوە ناحکومیەکان تاوان بەشی تایبەتیانەیە بەڵام ئەوەی کە زیاتر قسەی لەسەر دەکەین کاریگەریەکەیانە هەر جارێک زۆر جار بوون توێژێک کە ناڕازی دەبن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پشتیوانیان دەکەن لەسەر شەقامەکان ئایا چۆن کاریگەری دروست دەکەن یاخود جاران دەیانوت ڕۆژنامەنووس یا چاودێری سیاسی چالاکی مەدەنیشمانەیە ئایا چالاکی مەدەنی ڕۆڵی چییە ڕێکخراوەکان چۆن کاریگەریان دەبێت. وەروە تەوەری دووەمیشمان باسکردنە لە چۆنیەتی گەیاندنی پەیامی باڵاپۆشی هەفتەی ئەم هەفتەی پێشوو هەفتەی باڵاپۆشی بوو هەفتەی باڵاپۆشی هەندێک لە چالاکیەکان هێشتا هەر بەردەڵێمان باس لەو گەیان نوعیەتی ئەو پەیامانەکەین کەەوە ئەو ڕێکخرا و ئەو ستاف و یاخود ئەو کەسانی کەوا تایبەتیشکەوە پێم وابێ ڕێکخراوی قوتابیانی کورسان پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی ڕاگەاند و میوانداری ئەو بەڕێزانە دەکەین بۆ قسەکردن لەسەر چۆنیەتی گیانی ئەو پەیامانە وەروەها پرۆژەی باڵاپۆشی. دەستپێکی هەموو بەرنمەیەکمان دەچینە لای پێشببینی کەشوهای شار و شارۆچەکانی کوردستان بابزانین ئەگەر چی ئێستا لە هەندێک ناوچە باران بارین دەستی پێکردووە لە درنگانی شەوی ڕابردووشەوە بەڵام با بزانین پێشببینەکانی کەشوها بۆ ئەمڕۆ چۆنە. بەڵایزان یەکێک لەو بابەتانەی کەوا بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان زۆر پێیان خۆشە بەردەوام زانیاریان لەسەری هەبێ نرخی دراوەکانە ئاڵوگۆڕی دراوەکان دراوی بیانی بە دراوی خۆمان و کۆمەڵێک لەو سیعروشتانی کەوا لە دراوەکان ڕۆدا بابزانین نرخی دراوەکان بۆ ئەمڕۆ چۆن چۆنیە.
بەرگەی یادەوەری یەکێکی دیکە لەو بەرگە هەمیشەیانەی پەیامی ڕۆژ بابزانین لە بەرگەی یادەوەریدا و ڕوودا و مێژوە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە چین پێکەوە لەم بەرگەیەدا بینەری دەبین. نۆی 2 ساڵی 1933 لادایکبوونی نووسەر و بانخواز و سیاسەتمەدار ئیسلامی لوبنان دکتۆر فەتحی محەممەد عینایە ناسرا و بە فەتحیەکون جێگری سەرۆکی پەرلەمان بووە لە پاڵکاری بانخوازی و ئیسلامیدا دامەزرێنەری کۆمەڵی کاری لوبنانی بووە ماوەیەک لە ژیانیشی سکرتێری گشتی کۆمەڵی ئیسلامی لوبنان بووە. فەتحیەکون هەڵگری بڕوانەمەی دکتۆرا بووە لە دیراساتی ئیسلامی و زمانی عەرەبیدا لە بوارە جیاوازەکانی ئیسلامدا نزیک بە 21 کتێبی نووسیون لەوانە کێشەکانی بانگەواز و بانخوازان چۆن بانگەوازی خەڵک بکەین بۆ ئیسلام جوڵانەوە و ماسەبە ئیسلامیەکان لە تەرازوی ئیسلامدا ئیسلام هەزر و بزوتنەوە و شۆڕشە و گەنجان و گۆڕانکاری لە کتێبە بە پێزەکانی دکتۆر فەتحیەکونن. نۆی 2 ساڵی 1992 کۆچی دوایی زانە و بیریاری گەورە و پەروەردەکاری کارامەی کورد کاگ ئەحمەدی موفتیزادە لە نەخۆشخانەیەکی تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران دوای بەڕێکردنی 10 ساڵ لە تەمەنی لە زیندانی ئەوین و توشبوونی بەدەیان نەخۆشی کوشندە دوای ئازادبوونیشی لە دەرەوەی زیندان بۆ ماوەی 6 مانگ بە نەخۆشی مایەوە. کاگ ئەحمەدی موفتیزادە ڕۆژی 29 دوانزەی ساڵی 1982 لە شاری کرماشان دەستگیر دەکرێت. کاگ ئەحمەدی موفتیزادە بە یەکێک لە کاریگەرترین کەسایەتی ئیسلامیەکانی کووردا دەنرێت و خاوەن ڕێبازی سربەخۆی خۆی بووە لە سیاسەت و پەروەردە و ئاینداریدا و هەژار دۆستی و ئەخلاق لە بنەما هەرەسەرەکیەکانی کاگ ئەحمەدی موفتیزادە بوون. کاگ ئەحمەدی موفتیزادە هەوڵی داوە پەروەردە بکاتە بناغە و بنچینەی هەموو کارێک لە ژیان و بواری تاک و خێزان و کۆمەڵگە و حکومڕانیدا. کاگ ئەحمەدی موفتیزادە پەیام و هەڵوێست و بنەما پەروەردەیەکانی خۆی زیاتر لە ڕێکاسێت و وتارەوە دەنارد بۆ شوێنکەوتوانی بە دەرد لە دیوانێکی شێعری بەناوی دیارێ بۆ یاران. هیچ بەرهەمێکی تری چاپکراوی نییە لە سەرەتای شۆڕشی گەلانی ئیسلامیدا بە دیارترین کەسایەتی کووردا دنرا بۆ وەرگرتنی ماف و خودموختاری بۆ کوردەکان. بۆ مەبەستەش دەیانجار ڕێگەی تارانی گرتۆتە بەر بۆ قسەکردن و وتوێژ لەگەڵ کاربەدەستانی شۆڕش دژی براکوژی و شەڕی ناوخۆ بوو دەویست کێشە و ناکۆکیەکان لە ڕێ ئاشتی و گفتوگۆ چارەسەر بکات بۆیە هەمیشە دژی چەک هەڵگرتنی شوێنکەوتوەکانیشی بوو. کاگ ئەحمەدی موفتیزادە لە ژیانیدا دووجار هاوسەرگیری کردووە و لە خێزانی دووەمی تەنها کوڕێکی هەیە بە ناوی محەممەد ژیان. بەڵێ ئازان راپۆرتێکمان هەیە کە باس لەسەر با بڵێن هەمواری یاسای کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکا. وەگەزانین کۆمەڵێک یاسا دەرچووە لە کۆنداوە لە ساڵانەی دواییدا بە تایبەتی لە ساڵی 2017 پەرلەمانی کوردستان کۆمەڵێک یاسای هەموار کردەوە. یەکێکیش لەو یاسانە کە هەموار کراوەتەوە یاسای کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە. بۆ هیوایی میوانەکەمان کە ئامادە دەبێت لە دوای ئەم تەورێش قسە لەسەر ڕۆڵ و کاریگەریەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکەین. بەڵام پێشەوە با بزانین هەمواری کاری یاساکە چۆن چۆنیە راپۆرتێک دەبینین و دێنەوەلاتە. ڕێکخراوی ستۆ بە بەشداری زیاتر لە 32 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی خوێندنەوەیەک بۆ یاسای ژمارەیەکی ساڵی 2011 ڕێکخراوە ناحکومیەکان دەکەن تاوتوێی کێشە و گرفتەکانی بەردەم یاساکەش دەکەن. 32 ڕێکخراوی ناحکومی سەرنج و تێبینەکانیان لەسەر یاساکە دەخەنە ڕوو. هاوکات پێشنیارەکانیشان بۆ باشترکردنی ڕۆڵی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە نێوان فەرمانگە و ڕێکخراوەکان و حکوومات یاداشت دەکرێت.
ئێمە لەو پرۆژەیەدا ئامانجمان ئەوەیە کە سەرنجی ڕێکخراوەکان بزانین لە هەر دەڤەرێک لەگەڵ ڕێکخراوەکان کۆ دەبینەوە گفتوگۆ کراوە دەکرێتن ڕێکخراوەکان لە هەر ناوچەیەک کێشە و گرفتیان هەیە ڕۆژانە لەگەڵ ئەو یاسایە کە جێبەجێ دەکەن ئێمە ئەوڕۆ لە هەڵە بزەینە کە سەرنجی ڕێکخراوەکان بزانین ئایا ئەو هەموارێک کە ڕەنگە لە ئایندە بکرێت لەو ساڵەکە بکرێتن پێویستە بە شێوەیەک بێتن ئەو یاسایە چی بۆ زیاد بکرێتن زۆر لە لامان گرینگە ئەمڕۆکە ڕێکخراوەکان سەرنجەکانی خۆیان لەسەر ئەم یاسایە دەربڕن. بەشێکی زۆری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەڵەبجە ئامادەی ئەم کۆبوونەوەیەن و ڕخنەکانیان لە جێبەجێنەکردنی یاساکە و کێشە و گرفتەکانی بەردەم ڕێکخراوی مەدەنی باز دەکەن کە هەندێک جار بۆی دروستکردنی بربەز ناتوانێت خەمی خەڵکو و داواکاری شەقام و گلەیی و گرفتەکانی هاوڵاتیان بە حکوومەت بگەێنرێت. یاساکە خۆی کە لە ساڵی 2011 دەرچۆ دەستکەوتێکی گەورە بۆ کاتە بۆ کاروباری مەدەنی چونکە دەسەڵاتی لە وەزارەتی ناوخۆ وەرگرتۆ سپاردی بە دەستگایەکی معنی بە ئیشوکارەکەەوە بەڵام یاساکە گە بمانێ بڵێن بێکەم و کورتی بۆ بێکەم و کورتی نیە چونکە کۆمەڵێکم بە کوردی گەورەی تایە بە تایبەتی یاساکە ئێستا کە 9 ساڵ بەسەریات تێپەڕ بۆ پێویستی بۆ یەک کە جاری کە هەموار بکرێتەوە بەڵام مێتەگەین هەموارکردنەکە لە بەرژەوەندی ڕێکخراوەکان بێت و نەتوانێت هیچ دەستکارێکی بکرێت بۆی کە ئاسنگ لەبەر دەم کاری مەدەنیا دروست بکات. ئەو یاسایە وەکو پێویست جێبەجێ نەکراوە فەرمانگە وەکو پێویست بەکارەکانی خۆیان نەساوە و حکوومەت بەرپرسیارەتی خۆی بەرامبەر فەرمانگە و دابینکردنی پێداویستیەکانی و کارمەندی پێویستی بۆ دابین نەکراوە و لە نێوان ئەم فەرمانگە و ڕێکخرا و ئەنجومەنی وەزیران و ئەمانە ئەنی دۆخێکی نەخوازراو هەیە بە یوانەوەی ئەم گفتوگۆیانە هاوکار بن لە ڕووی تیۆریەوە داتا و پێشنیار و سەرنجی بەجێ فۆرمەلە بکرێن و ئاراستی شوێنی پێویست بکرێن. پێدەچێت ئەم ساڵ یاسای ژمارەیەکی ساڵی 2011 ڕێکخراوە مەدەنیەکان جارێکی تێرەموار بکرێتەوە و گفتوگۆکانیش لەو چوارچێوەیەدا درێژە بکێشێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت یاساکە کەم تەرخەمی تێدایە. ئەم یاسایا دەرچووە ینی کەم تەرخەمیەکیش دیارە لەبەرەوەی ساڵانە ئەم ڕێکخراوانە بێ بودجەیەکیان بۆ تەرخان بۆ کار و چارەکەین ڕاستە ڕێکخراوەکان ڕێکخراوێکی قازانجنەویستن بەڵام ئەبێ بودجەیەکیان هەبێ ئەگەر یاسای بودجە بێتە پەرلەمانەوە ئەبێ ئەماش لەزمنی ئەو خاڵات جێگەیان بکرێتەوە کە ڕێکخراوەکان ئەماش بەپێی چالاکی خۆیان بودجەیەکیان بۆ بکرێت. لە بنچینەدا دروستبوونی ڕێکخراوی مەدەنی کارکردنا بۆ دەستخستنە سەر برینەکانی کۆمەڵگە و ساڕێژکردنیەتی لە ڕێگەی گەیاندنی بەلایانی پەیوەندیدار و بەدواداچوون لەسەر پرسا خزمەتگوزاری و گرنگەکان هەرچەندە لە هەرێمی کوردستان هەندێکجار ڕێگری دەکرێت لە بەشێک لە ڕێکخراوەکان بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان نستن و خەمی خەڵکو و کێشە و گرفتەکان بە شوێنی خۆی بگێنن. بەپێی زانیاریەکان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان 5180 ڕێکخراوی مەدەنی تۆمار کراون و 300 ڕێکخراویان نێودەوڵەتین. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. دیارە ماوەی چەندین ساڵی ڕابردوو لەگەڵ هەر ناڕزاییەک لەسەر شەقامەکان بەشێک لە چالاکۆنانی مەدەنی یاخۆت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پشتیوانەکانی خۆیان بۆ ناڕزاییەکان دەربڕیەوە زۆر جاریش لە ناوەپەڕی ناڕزاییەکانە هەبووە. ڕەنگە ئەمە یەکێک بوو بێت لە ڕۆڵەستەرەکیەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی جیاواز لەوەی کە فشاری دیکەیان کردووە لە ڕێگەی پرۆژە یاسا و لە ڕێگەی پێشنیار و لە ڕێگەی کۆبوونەوە و دانوستانکردنیان بە تایبەتی لە هەمواری یا ڕەشن و دانانی ڕەشنووسی دەستورەوە بیگرە هەتا پرسەکانی دیکە. بەڵام لە ئێستا داوای کە گرنگە لەم تەوەریە ئێمە باسی بکەین زیاتر ئەو دیوەیە ئایا کاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چیەوە کاریگەریان چییە. باوەشمان بیر نەچێت کە جیاوازیەک لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە دەکرێت چونکە بەشێکیان لە ڕێگەی پرۆژەکانەوە زۆر بە ئاسان حکوومەت یاریان بەدەمیانەوە دەچێت پرۆژە بودجەی باشە خاتە بەردەستیان بەڵام بەشێکیشیان کە ڕەنگە کاریگەریان باش بێت ئاوڕیان لێ نادرێتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە لە هەڵەبجەوە میوانێکمان دەبێت کە ویش بەڕێز مامۆستا ئەرسەلان عابید سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجەیە. مامۆستا زۆر سپاس بۆەوە دەرفەتە. ئەگەر پرسیارەکەی من لێەوە دەست پێ بکات جیاوازی لە نێوان ڕێکخراوەکاندا دەکرێت ئەم جیاوازیە لەسەر چه بنەمایەکەوە من وەکو ڕۆژنامەنووسێک گەر کۆمنتێکشم هەبێت لەسەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەڵەبجە باوەڕم وایە دەستەیەکن لەو ڕێکخراوانەی کە زۆرترین خزمەتیان بە شوێنی خۆیان کردووە و زۆرترین چالاکیشیان هەبووە.
بەڵێ مامۆستا ئەرسەلان گوێت لێمەیە؟ بەڵێ سڵاو بەڕێزان ستافی بەرنامەی بەیانی و سڵاو و ڕێز بۆ بیسەرانی خۆشەویستی ئەم بەرنامەیە. ڕاستی لە پرسیارەکە جەنابتەوە دەست پێ بکەم، بەڵێ بە شێوازێکی ڕوون و ئاشکرا لە ماوەی ڕابردووە بە درێژایی ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان جیاکاری کراوە لە نێوان ڕێکخراوەکانە و دەرفەت و فرسەت و هاوکاری و ینی هەماهەنگیەکان جیاواز بوون، بە تایبەتی لە هەندێکیان بەپێی ئینتیمایان، هەندێکیان بەپێی پەیوەستبوونیان و هەندێکیان بەپێی شێوازی کار و بواری کارکردنیان. بە شێوازی گشتی ئەو ڕێکخراوانەی لە بواری ئازادی و ماف و چاودێری دەستگاکان و بەدواداچوونی گەندەڵی و ئەم بابەتانەیان کردووە هەمیشە فشار و ڕێلێگرتن و بەرتەسکردنەوەی کاریان لەسەر بۆ بە درێژایی ئەم ماوەی ڕابردووە. بەڵام بۆ ڕێکخراوانەی کە کاری ژینگەیی و کاری کللتوری و ینی لە ڕووی کار و چالاکیەوە بڵێ مەترسیەکیان یان فشارێکیان بۆ سەردەسەڵات نەبووە، دەرفەتیان زیاتر بووە، کار و پشتیوانیان زیاتر بووە. ئەوە بێژگەوەی کە ئەموشمان نەزانین کە هەرێم زۆر دابشکاری و جیاکاری هەیە، دابشکاریەکان ئینتیمای سیاسیەکە ئەوە بەڕوونی لە سەرەتای کاری ڕێکخراویەوە لە هەرێم لە پێدانی مۆڵەتەوە لە داعمی مادیەوە کە مەرجی سەرەکیەوە بوو کە حیزبی دەسەڵات ئەم ڕێکخراوانە قبولکە اینجا مۆڵەت هەبووە و دەعم هەبووە. بەڵام خۆشبەختانە تا لە دوای دەرچوونی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 کاری ڕێکخراوەکان هەندێک بارودۆخ باشتر بووە، بە تایبەت مۆڵەت نەماوە بۆتە تۆمارکردن و ئەم تۆمارکارە ئاسانکارێکی کردبوو کە ژمارەیەکی باش ڕێکخراو دابمەزرێن و بەپێی توانە کار و چالاکی بکەن. بڵێ مامۆستا وەک قسە لەسەرەوە کرێ زۆر بەڕوونی قۆرخکاری بەدەر لە دلەوەی جیاکاری هەیە بەدەمەوە چون بۆ ڕێکخراوێک لەگەڵ ڕێکخراوێکی ترا مەسەن فەقیە، یعنی بەجددی قۆرخکاریش ئەبینرێت لە نێوان بە تایبەت زۆنە جیاوازەکانی دەسەڵاتە، کۆمەڵێک ڕێکخراویان کۆمەڵێک ڕێگە پێدان کۆمەڵێک ڕێکخراو هەیە و کۆمەڵێکیش بە جۆرێک لە جۆرەکان سەرڕای چالاکبوونیان ئیحمالێکە یاخود هەر ڕێگە نادرێت. یعنی ئەو قۆرخکاریە تا چەند کاریگەری هەبووە لەسەر لاوازبوونی بەشێک لەو ڕێکخراوانە کە زۆر چالاکن و هەروە کاریگەریشیان هەیە. بەڵێ دیارە ڕێکخراوێکی قازانجنەویستی سربەخۆی ناحکومی پێویستی بە ڕەخساندنی دەرفەت و بە داعمی جۆراوجۆر هەیە تا بتوانێت ئەم ڕێکخراوە بەم سروشتە تایبەتی خۆی کار و چالاکی بکات. بەڵام بڵێ بەڕوونی قۆرخکاری و دەستڕاگەشتن بەو شوێنانی کە فەند و داعمی ڕێکخراوەکەن بە تایبەتی ڕێکخراوی بیانی ئەمانە بە تاوەتی جۆرە جۆرەکان قۆرخکاری و ناسین و پشتیوانیکردنی جۆراوجۆر لە ئارایە، ئەمەش بەڵێ بۆتە گرفت و لەمپەرێک لە بەردەمە ڕێکخراوانەی کە ئامادەیەکیان هەیە و شارەزاییەکیان هەیە و دڵسۆزیەکیان هەیە بۆ کاری ڕێکخراوەیی، بەڵام لەبەر نەبوونی هیچ دەرفەتێکی دەستڕاگەشتن بە وەرگرتنی داعم بۆ پرۆژەکانیان و بە دەستڕاگەشتن بە سەفەرێک بە خولێکی پێشکەوتوو لە دەرەوەی وڵات لەبەرەوە ئەم دەرفەتان ناڕەخسێنرێ وەکو یەک بۆ ڕێکخراوەکان، بەڵێ یەکێک لە لەمپەرەکانی بەردەم کاری ڕێکخراوەیی و بەردەوامبوون و پێگەشتنی ئەو ڕێکخراوانەی کە خواستی جدیات بۆ کاری ڕێکخراوەیی هەیە. زۆر باشە مامۆستا، دیارە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەندێک ئەرک و بەرپرسیارەتیان لەسەر شانە. بۆچی هەندێک لە ڕێکخراوەکان لە دوای پەسەندکردنی پرۆژەکەیان لە حکوومەت و وەرگرتنی پارەکەی ئیدی زۆربیان دەبینی ناوەکانیشان دەسڕێتەوە و نامێنێت لەبەر چاو نامن ناویان هەر نابیستیتەوە، بەڵام هەندێکیشان ڕەنگە لەسەر شانی خۆیان بە پارە بەملا بەولا هەوڵ بدەن مادام کاریگەریان هەیە یاخۆت کارەکەیان ڕەنگە زۆر جار بەدڵی دەسەڵات نەبێ، بەڵام کارێکە بۆ خزمەتی خەڵکی هەر بەردەوامن و ئەم بەردەوامی ئەمانە پێویستیان بەچی هەیە بۆی کە بتوان کاریگەری زیاتریانە بێت.
بڵێ ڕاستی هەمیشە دوو جۆر ئەنی هێز و توانا و ئامانجێ لە پشتی کارکردنی ڕێکخراوەکانەوە کە ئەمەش تا حدێک بڵێم حاڵەتێکی ئاساییە مەرجنی هەموو ڕێکخراوەکان بە یەک ئامانج و ینی بۆ یەک مەبەست و بە یەک هێز و تواناوە کار بکەن ڕێکخراوی وامانەیە بەڵێت تەنها ئەو کاتە توانای کار و بەردەوامی هەیە کە بەردەوام فەند و دامی لە پشتەوە بێ و ڕێگای بۆ خۆش کرێ ئەمەتر دیارە ڕێکخراوێکە ینی لەسەر پێی خۆی نەوەستاوە و بۆ ئەوش نەهاتووە بەردەوام بێ بەڵکو هاتووە لە پاڵەوە خزمەتێکیکە خزمەتێکیش بکرێ بە خۆی ئەمە ڕاستی زۆر بەڕوونی ئەمە دیارە بەڵام مندێک ڕێکخراو کە خۆشبەختانە لە زۆر بێشارەکانی هەرێمە ئەم زۆرە ڕێکخراوانەشن کە ئامانجیان خزمەت و کار و چالاکی مەدەنیانەی سربەخۆیانەی ئینسانیانەیە لە هەرێمەکە و ئەمانە ینی پشتیان بە هێزی مرۆیی خۆیان بەستووە و بە هاوکاری و پشتیوانی بێمەرج بەستووە کە ئەمە دەرفەتیان کەمترە و کەمتر هاوکاریەکرێن بەڵام لەو بڕوابوونیان بە کاری خۆبەخشی بە بەشێک لە کاری ئینسانیان ئەخلاقیان ئاینیان توانیویانە بەردەوام بن و لەو شوێنی کە دامی مادی کەمە بە هێزی مرۆیی پڕیکەنەوە و گرفتەکان بەو مەبدەئی بۆ کاری مەدەنی و خزمەت و خزمەتگوزاری و خۆبەخشی هەیەە لەم پەرەکانیش تێپەڕێنن و دیارە هەمیشە بەردەوامبوون بۆ ئەوانەشە کە بەجددی دەسەدەنە کارێک و خۆیان یەکلاکەنەوە بۆ جۆرێک لە کارکردن ئێستا گرفتی کاری ڕێکخراوەکانەوەیە کە ڕێکخراو هەیە لە کاتێکە کاری ڕێکخراوەیەکە لە هەمان کاتە لە بارەگایەکە کاری سیاسیەکە لە هەمان کاتشە لە کەرتی تایبەت ئاخرێکی کار و کاسبیە دیارە کەسێک لەم شێوە ڕێکخراوێک لەم شێوە ناتوانێت حەقی ئەم سێ بوارە بات پێکەوە بۆیە بەردەوامبوون بۆ ڕێکخراوانەیە کە تایبەتمەندیەکیان لە ژیانە بۆ کاری ڕێکخراوەیی هەڵبژاردووە و توانا و ویستیان لەو بوارە چڕ کردوێتەوە و پشتیان بە داعمی دەرەکی و پشتیوانی بەرپرس و ئەمانە نەبەستووە بەڵکو ئەوەی خۆیان هەیەە لە سەرمایی مرۆیی و معنەوی خۆیان قستویانەتە گەڕ و ئەم بەردەوامبوونەش هەمیشە بەردەوامبوون ڕێگا ئاسانەکە دەرفەت ئەڕەخسێنێ و خۆشبەختانەش ئەمەش تاقی کراوەتەوە و من نتوانم بڵم تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە و هەندێک لە ڕێکخراوەکانی هەڵەبجە نمونەی ئەم جۆرەیانن کە تا ئێستاش توانیویانە بەردەوام بن. بڵێ مامۆستا ئەرسەلان یەکێک لەو بڕگەیەی کەوا لەم هەمواری یاسایە کراوە ئەویش ئەوەیە باج و زەڕیبە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە ناحکومیەکانی کۆمەڵگەی مەدەنی دەبێ بسەردێ جەلالیانی ئەوانەی کەوا ئۆفیستان هەیە یان با بڵێن ئۆفیسیان هەیە و ئەمە جۆرێکە لە زەخت دروستکردن لەسەر ئەو ڕێکخراوانەی کەوا چالاکن و داعمی مادیان نییە یاخود هەر بەڕاستی دڵسۆزیە بۆ ڕێخستنی کاری ڕێکخراوەیی یعنی ئەو باج و زەڕیبەدانانە لەسەر ڕێکخراوەکان و یعنی ئەوە چۆن خوێندنەوەی بۆ دەکەن؟ هەرچەند لە یاساکە ینی بڕگەیەتیان نییە وەکوکو ڕێنمایی و بڕیار دەرکراوە دواتر تا ئێستا نەچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام هەر بە گشتی لە هەرێمە حکوومەت چاوی لە گیرفانی خەڵکات بە هەموو شێوازێک لەو شوێنەی کە دەرفەت هەبێ بۆ پارەکێشانەوە لە خەڵک ئەو بەجددی ئەو بابەتانەی گرتووە و بەجددیش جێبەجێیەکە و هیچ کاتێک لە حەقی خۆی کە بە یاسا کروتی بە حەقی خۆی لی خۆش نەبووە ئەمەش بەشێکە لەو پارەکێشانەوە و جوڵ مادەخستنەوە هەر جوڵەیەکی هاوڵاتی کە حکوومەت لی سوودمەند بێ بەڵام بەداخەوەکوی کە ئەیبینین لەو بابەتانەی کە پێویستە دەسەڵات مادە سرفکە لەویا کەم تەرخەمێکی زۆر هەیە فەرامۆشێکی زۆر هەیە تەواو پێچەوانەی دیوەکەی تریانە ئەویش کە پارێکێشانەوەی لە خەڵک ئەمە بە شێوازێکی گشتی بەڵام من هەر بڕیارێک و هەر هەموارکردنەوەیەک لەم یاسایە لە ئێستاە من پێم وایە بە قەزانجی کاری ڕێکخراوەیی نابێ بەڵکو یاساکە تا ئێستش تا ئەم بارودۆخە یاسایەکی بەجێە ئەگەر کەم و کوڕێکی کەمیتیابێ هەمیشە ترسێکێ لە هەموارکردنەوەیە کۆمەڵی لایەنی ئیجابی هەیە سانسوران بخرێتە سەر بە تایبەتی تۆمارکردن کە هیچ مەرجێکی لەسەر نییە و پێناسی ڕێکخراوکەت بە تەواوی پێناسێکی کراوەی بۆ کراوە ینی ئەم بڕیاری نوێ دەرکردن
و هەموارکردنی یاسا لای زۆربەی ڕێکخراوەکانیش ترسێک هەیە کە بەرتەسکردنەوەی کارەکە بێ ئەمەش بە تەجروبەی حەوت وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە 2 ساڵی ڕابردووە هەمواری کاری یاسای کاری ڕێکخراوەکان کراوەتەوە هەمووان سنوورەکە بەرتەسکتر کراوەتەوە و فشار بۆ سەر مەرجی زیاتر لەسەردانراوە و ڕاستی ئەوەی کە لە پەرلەمانی ئێستاش چاوەڕێیە کرێ ئەوەی لەم حکوومەتە مرکزیەت و باڵادەستی لایەنێک و بەدەستکردنەوەی کار و جوڵەی لایەنەکانی تر و ڕێکخراوی ترە بۆیان ڕاستی بەڵێ ئەو بڕیارە و هەر گۆڕانکاریی کەش بکرێت لە ئێستا ینی ئومێدبەخش نییە و بۆ بەرتەسکردنەوەی کار و بۆ مرکزیەت بەخشینەوەیە بە حکوومەت لە جوڵەی کاری حکوومەتە خۆجیەکان و ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان. زۆر باشە ماوەسا ئەرسەلان ئەگەر بێنە سەرەوەی کە لە ئێستادا ڕۆڵی ڕێکخراوەکان چۆنە یاخۆت ئەرک و بەرپرسیارەتی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چۆنە لە بەشێک لە ناڕەزاییەکانە زۆر جار خەڵ ڕەنگە لەی لە مامۆستایەکی ئاینی بکا بۆچی پشتیوانی ناڕەزاییەکان ناکەن هەرچەندە بینی ومانە وەک لە دەستپێکی بەرنامەکە ژاماژەم پێکە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بوونیان هەیە وەکو پشتیوانیەک بەڵام زۆر جار چەند کەسێکن دەیان بینی ئایا ئەگەر ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی تایبەت بێت بە بواری ژینگە یا تایبەت بێت بابەتێکی دیکە ئیدی ئەم ڕێکخراوە بەپێی عرف بێ بەپێی یاسا بێت بۆی هەیە بێتە ناو مۆزوع گشتیەکانی ترەوە بابەتە گشتیەکانی ترەوە پشتیوانی خەڵکە لەگەڵ خەڵکا بێت بە شێوازێکی گشتی داکۆکی لە ماف و لە ئازادیەکان بەرپرسیارەتی هەموو ڕێکخراوێکە کە لە کەرتی مەدەنیە کار بکات کە خۆی بە نوێنەرایەتی خۆی بە دەنگی خەڵک بزانێ خۆی بە ناوەندێک لە نێوان دەسەڵات و خەڵکا بزانێ ئەرکی سەرەکی داکۆکی و فشار و چاودێریە لەو شوێنەی و لەو کاتێکە کە پێویست بێت بەڵام ئەمە هەر ڕێکخراوێک لە بەجێهێنانی ئەم ئەرکەیە کەم تەرخەمی بکە شایانی ڕەخنە لێگرتنە و نەقدکردنە و هۆشداریدانە بەو ڕێکخراوەکە ئەرکی سەرەکی خۆی پەرامۆش کردووە ئەرکی چاودێری و داکۆکی و فشار و وەک گواستنەوەی زانیاری و داتاکان بۆ هاوڵاتیان ئەمەیتر ئەرکی سەرەکی هەر ڕێکخراوێکە لە هەر بوارێکە کارەکە لە بواری ژینگەیە لە بواری ینی کللتوریە و لە بواری چاودێری دەسەڵاتە لە هەر بوارێکە کارپایەکە لە بوارەکانی داکۆکیە و چاودێریە فشارە لەو شوێنی کە پێشلکاری هەیە و تەمەن ڕێگاکانیشی هەمووی بەپێی یاساکە لە بەردەما کراوەتەوە لە گربوونەوە و خۆپیشاندان و مانگرتن لە کۆڕ و وەرکشۆپ و کۆنفرانس و کۆنگرا ئەمانە بە یاسا لە یاساکاوەکو مادەیەکی ئاماژەی پێکراوە و هەروەها گەشەپێدانی کللتوری و کاری خۆبەخشی بەشێکی تری ڕێکخراوەکانە کە تا ئاستێک ڕێکخراوەکان لەم بوارە جوڵیان باشترە زۆر باشە بەڵێ لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە بەگشتی بۆ کاری مەدەنی دۆخی نەخوازراوە هەمیشە لە دۆخی نەخوازراوە ناتوانانی تۆ ڕێکخراوەکان بەبێ دۆخی خوازراو هەڵسەنگێنی لە دۆخی نەخوازراوە جوڵەکان جیاوازترن کاریگەری چالاکیەکان جیاوازترن ساومانەزای ئەگەر دۆخی خوازراوێ بە گربوونەوەیەک بە خۆپیشاندانێک ئەکرێن نەتیجەیەک بەڵام لە هەرێمە بەداخەوە خوازراو نییە. سپاس بۆ مامۆستا ئەرسەلان عابید سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە ئایزانم ناوبڕێکمان هەیە و دەگەڕێنەوە لاتان. بەڵایزان راپۆرتێکمان هەیە لەسەر پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی لە کەرکووک دەچینە لای بینەری دەبین دواتریش لەسەر ئەم تەوەرەیە لەگەڵ میوانەکانمان قسە دەکەین. ئەمە ڤیسیڤاڵی نورە بۆ کچانەی بڕیاری باڵاپۆشیان داوە بۆ یەکەم جارە لە شاری کەرکووک ئاهەنگێکی فراوانی لەم جۆرە بۆ خوشکانی باڵاپۆش لەلایەن ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بە هاوکاری سەنتەری ڕۆشنبیری کەرکووک دێتە سازکردن.
ئەو خوشکانەی لە شاری کەرکووک بڕیاری باڵاپۆشییان داوە ژمارەیان 30 کەسە ئەوان دەڵێن ئێستا هەست بە ئارامی دەکەن کاتێک بۆ خۆیان بڕیاریان داوە چیتر باڵاپۆش بن و فەرمانی خوای میهرەبان جێبەجێ بکەن. ڕاستیدا من دایک و باوکم کەسانی خواپەرستن ئەوان لە مناڵی زۆر هاوکارم بوو واتە هەمیشە ئامۆژگاریان نەکردم بۆ گرتنی ڕێگەی ڕاست بەڵام من حەزەکانی گەنجێتیم حەزەکانی هەرزەکاری ڕێگر بوون لە بەردەم گرتنی ئەو ڕێگایە بەڵام لەخوا بە زیاد بێ خودای گەورە معجیزەیەکی بۆ من نرد کاتێک چوومە قۆناغی ئامادەیی لە قوتابخانەکەمدا مامۆستایەکە بوو لە ڕاستیدا مامۆستانیە وەکو خۆبەخش وانەی پەروەردەی ئیسلامی دەڵێتەوە بۆ خزمەتکردن بەدین کاتێک باسی دینی بۆ ئەکردم کاتێک باسی هەڕەشەی خودای گەورە و پێغەمبەری ئەکرد من کەمێک بە ژیانی خۆمدا چوومەوە یعنی بۆچی دەبێت من کەسێک بم کە هەڕەشەکانی خودای گەورە بمگرێتەوە تووشی سزای خودای گەورە بم بۆیە بڕیارمدا کە ئەگەر بتوانم سەرەتا هەوڵمدا کە ژیانی خۆم بگۆڕم و لەخوا بەزیاد بێ سوپاسی دایک و باوکمەکەم سوپاسی ئەو مامۆستا بەڕێزە ئەەکەم کە ژیانی منی بە تەواوی گۆڕی و ئەم ڕێگەیم هەڵبژار تاوەکو زۆریش یعنی ئێستا هەز دەکەم کە دڵخۆشی ژیان واتاچی من لە ڕێگەی باڵاپۆشیەکەمەوە دڵخۆشی ژیانم دۆزیەوە ئێستا هەست دەکەم کە دڵخۆشترین کەسی دنیام بەجددی لە سەرەتادا جلوبەرگم لە سکوشتمە کرد بەڵام جلوبەرەکان شەرعی نەبوو تا ڕۆژە بیرم کردەوە کە ئاینی ئیسلام ئەو بۆ ناتوە کە جوانی ئافرەت بکوژێت بەڵام بۆ ئەوە هاتووە کە جوانی ئافرەت لە بینینی مرۆڤ بگۆڕێت بینینی مرۆڤی شەهوانیەوە بگۆڕ بۆ بوویەکی مرۆڤانە بۆیە من کە ڕۆژێک بڕیارمدا باڵاپۆش بم کە چەندەها ئایت و فەرموودە هاتبوو خوارەوە سەبارە باڵاپۆشی و هەڵمدا ئەم ڕێگا ڕاستە و بژێرم بۆی خودای گەورە کەمێک لە فەرمانەکانی خودای گەورە جێبەجێ بکەم وەکو کچێکی مسلمان بڕیارمەوەدا لەمەوەدا بمە باڵاپۆشێک و دوور بم لە کاری خراپ و ئیتر بڕیاری باڵاپۆشیم داوە و دەستخۆشی ئەم ستافە ئەکەم بۆی کە ئاستاوم بۆ خوشکانی بەڕێز بۆ ئەوی بە هەندێک کچکە پێشتر باڵاپۆش ببنە باڵاپۆش و من زۆر سپاسیانەکەم چونکە مش لە ڕێگەی ئەمانەوە بوومەتە باڵاپۆش و ئێمە وەک ڕێخەرانی فیسیڤالین و لە شاری کەرکووک ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی کەرکووک هەستا بە ئەنجامدانی ئەم فیسیڤالە پڕ لە شکۆیە دیارە فیسیڤالێکی زۆر گەورە سوپاس بۆ خوای گەورە کۆمەڵێکی زۆر لە خوشکان سوودیان لەم فیسیڤالە بینیوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی شاری ڕەسەنی کەرکووک بەشدار و مامۆسای کۆمەڵی مامۆسای بەڕێز لە شارەکانی ترۆ تەشریفیانێ نابوو و سوپاس بخوا زیاد لە سی خوشک ئێمە توانیمان خەڵاتیان کەین دەستخۆشیمان لێیان کرد و تاجی زێڕینمان نایە سەری و هەستەکەم ئەمە یەکەم جارە فیسیڤالێکی وها گەورە و بۆ قەبارە گەورەیە لە شاری کەرکووک ئەنجام بدرێ ئێمە دەستخۆشیمانێ بۆ هەموو ئەوانێک هاوکارمان بوو لە سەنتەری ڕۆشنبیلام و شوێنانی تر کە هاوکارێکی تاوی ئەمە بوونە لەم فیسیڤاڵەی کەرکووکدا کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و مامۆسایانی ئاینی و بانخوازان و چین و توێژە جیاوازەکان تیایدا ئامادە بوون لە دیپەیتێکدا مامۆسایان و بانخوازان کێشکیان خستە سەر گرنگی و فەرزبوونی باڵاپۆشی لە ئیسلامدا و ئەو فەرمایشتانەی کە خوای گەورە بۆ باڵاپۆشانی داناوە. دیارە باڵاپۆشی ئەگەر وەکو فەرمانێکی خوای پەروەردگار جێبەجێ بکەین هەندەری یەکەمان ئەوەیە ئێمە پابندبوونی خۆمان ڕائگەێنین بە هەمووان ئەڵێن ئێمە پابندین بە فەرمانی خوای پەروەردگارەوە پاشان باڵاپۆشی جۆرێکە لە ئاسوودەیی و ئارامی دەرونی بۆی کە ئێمە وا هەستەکەین وەکو کەسێک کە تێکەڵاوی کۆمەڵگا ئەکەین بیر لە جەستە و لاشەمان ناکرێتەوە بەڵکو بیر لە توانا و لێ هاتووی و قسەکردن و قسەکردن و توانەکانی کەمان دەکرێتەوە. پێشێکی یەخوا بە خێر بن سەر چاوان خۆشحاڵ بووم کە لێرە ئامادە بوون و جای خێری ئەو خەڵکەش بداتەوە کە لەو ڤیستاڤاڵە خێر و بەرەکەت و نورە بەشداریان کرد و ئینشاڵڵا ئەو شارش هەر بە ئارامی و بەخۆشی دەمینێتەوە. وەڵای ئەو مەسئلە تەمەن پێویستی بەوەی بەڕاستی دایک و بابکەکان نسحەتی زۆر نەرم و حەکیم و عەقلانەیان لۆ بکەن چکە ئەو منداڵە ئەو گەنجە ئەو خوشکە بەڕێزە بەڕاستی هەست ناکە زەرەر و قازانجی خۆی دەچێندەرە ئەو مۆدیلاتەی دەبینی ئەو مسەسەلاتانەی دەبینی ئەو ئیغراعاتانەی دەبینی وە دەزانی دڵخۆشی وی سەعادەتی وی نەجاحی وی لە دینا و قیامە لەوەیەکەوە باڵاپۆش دەبێ بەڵام نازانی بەڕاستی بە باڵاپۆشی جوان ئەبێ ڕێک ئەبێ گەورە ئەبێ بە عیزەت ئەبێ پاک ئەبێ سەربەرز دەبێ جا بۆیە پێویستە یەکەمیش زۆر بە نەرمی تەعاملیان لەگە بکەین سێمین بەڕاستی ئەو وێنەیان جوان کەی لە پێشیان پاشان مەسئولەتی قەبر و قیامەتیان پێ بڵێن ومێدەوارم هیچ کسێک ئینشاڵڵا بەو شێوازە نییە ئیلا ئاخیری بڕیاری باڵاپۆشی دەداتن و یەخوا بە خێریش بێن. لە کۆتایی فیسیڤاڵی نووردا خەڵات بەسەر و خوشکانەدا دابەش کرا کە بڕیاریان داوە باڵاپۆش بن تا ببێتە هاندەرێک بۆ ئەو کچانەی دیکەی شارەکە کە تا ئێستا باڵاپۆشتین
بڕیار بدەن باڵاپۆش بن و یەکێک لە فەرمانەکانی خوای میهرەبان کە باڵاپۆشیە جێبەجێ بکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ کەرکووک. دیارە لە هەفتەی ڕابردووەوە هەندێک چالاکی جۆرا و جۆر بە بۆنی ڕۆژی گیانی باڵاپۆشیەوە لە هەرێمی کوردستان ئەنجام دراون بە تایبەتی هەفتەیەکیان تەرخان کردو بەڵام چالاکیەکان لە دوای هەفتەکە ژێشتا هەر بەردەوامن. ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی کە چالاکی زۆر و کاریگەری هەبووە لە ناو ناوەندەکانی خوێندندا بە تایبەتی لە هەمان کاتە گروپە جیاوازەکانی ترەوانی کە گرنگی بە باڵاپۆشی دەدەن وەک ئەرک و واجباتێکی ئاینی پیرۆزی ئیسلام چالاکی جۆرا و جۆریان ئەنجام داوە. لەم تەوەری بەرنامەدا ئێمە دەمانوێت قسە لەسەرەوە بکەین کە چۆنیەتی گەیاندنی پەیامی باڵاپۆشی و تێڕوانینە جیاوازەکان بۆ باڵاپۆشی. تەبەن دوو جۆر سەرنج و تێڕوانین هەیە بۆ باڵاپۆشی کیانەوەی کە ئافرەت چۆن سەیری باڵاپۆشی دەکات ئەوەشی کە زیاتر گرنگە دەبێ ئافرەت گرنگی پێ بدە ئەی پیا و چۆن سەیری باڵاپۆشی دەکات. بۆیە لەم تەوەری بەرنامەیەدا قسە لەسەر ئەم تێڕوانینە جیاوازانە دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا کامران فەتاح ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی. دوو میوانی دیکەشمان دەبن کە لە بەردەوامی بەرنامەکەمان دێنە ناو قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا زۆر سپاس. مامۆستا کامران بەخێربێیت. جارگیانەگەر من بچمە لای مامۆستا کە وەک کاک جەلال باسی کرد ئێمەمانەوەیە ئەو تێڕوانینە جیاوازانە یان ئەو ڕەهەندە جیاوازانە کە بۆ باڵاپۆشی هەن بەڵام پێشەوە مەسەلەن ینێ باز لە کاریگەریەکانی باڵاپۆشی بکەین ینی باڵاپۆشی چۆن وەسی باڵاپۆشیەکەنیەوە یان ئێوە بەتایبەت با لە چاوی پیاوێک وەکو چۆن سەیری باڵاپۆشیەکەی گەشەپێدانی مرۆیی ینی دەستان خۆش بێ بەناوی خۆی گەورە سپاس بۆ بەرنامەیەکی بەسوودە بۆ کۆمەلگا چونکە ئێمە ئەبێ ئەوە بزانین کە کۆمەلگا لە دوو جۆر ڕەگەز پێک دێت ڕەگەزی پیا و ڕەگەزی ئافرەت و ئەم دوو ڕەگەزەش بەڕاستی ئەتوانین بڵێن تاوکاری یەکترین ناتوانین بڵێن یەکێکیان لە خزمەتی ئەوی دیکەیانایە بە هەمان شێوە پیا بۆ ئافرەت یا ئافرەتیش بۆ پیا و کەواتە ئەتوانین بڵێن کاتێک کۆمەلگا تەندروست دەبێ ئەو کاتێک کە تێڕوانینەکان تێڕوانینێکی تەندروست بن بۆ یەکتری واتە کاتێک کە ئافرەتێک سەیری پیاوێکەکە وەکو مرۆڤێک وەکو تەواوکارێکی ژیانی خۆی و پاشان کە پیاوێکیش سەیری ئافرەتێک دەکا بە هەمان شێوە وەکو تەواوکارێکی ژیانی خۆی تێڕوانینی بۆ ئەکا ئەوەی کە گرنگە ئێمە ئەتوانین بڵێن لە ڕووی دەرونیەوە با بڵێن و لە ڕووی ئاینیشەوە وا نابینم ینی شتێکی ئەو تێڕوانینانەی کە لە خودی مرۆڤەکانەوە دەردەچێ هەمیشە تێڕوانینێکی دروست بێت واتە ئەگەر پیا وەکو پیا و سەیری ئافرەت بکە تێڕوانینەکە زۆر ناپێکرێت یا ئەگەر ئافرەتی وەکو ئافرەتێک سەیری پیاوێ بکە ئەوە تێڕوانینەکە ناپێکرێت کەواتە ئەتوانین بڵێن وەکو مەنزومەیەکی پێکهاتە ئەمانە ئەبێ تێڕوانینیان بۆ یەکتری هەبێ هەروەکو چۆن لە ناو خێزانێکە ئەگەر بێت و لە ناو خێزانەکەیە باوکەکە پێوا بێ ئەم باوکە ئەو کاتە دایکەکەش پێوایە دایکە مناڵەکەش پێویان منداڵە ها ینی ئەمە مەنزومەیە دروستەکە بەڵام هەر یەکەیان لە ڕووی مەنزومەی خۆیەوە سەیری پێک هاتەکە بکە ئەو کاتە پێک هاتەکە تێگەچێ بەڕاستی ئەمڕۆ ئێمە ئەیبینین کە بەگشتی ینی پیاوان زۆرجار لە مەنزومەی خۆیانەوە سەیری ئافرەتانەکەن بۆیە سەیرەکەی وەک پێویست ناتوانن لە ئافرەت تێبگەن بەوەی ئایا ئەم ئافرەتە پێکهاتەیەکە بۆ تەواوکاری ژیانی ئەم یا ئەم بڵێن لە خزمەتایەتی ئەمە بەڕاستی ئەمانگەیەنێتە ئەو ڕاستی کە ئێمە پێویستە لە ڕووی پەیامێکەوە تێڕوانیمان هەبێ بۆ هەم خودی ئافرەت و هەم خودی باڵاپۆشیش بەوەی کە ئێمە کە خاوەنی پەیامێکی ئیسلامین لە زۆر مەوقیع و مەوقیف و باڵێن لە زۆر شوێنە ئاینی پیرۆزی ئیسلام فەزلی ئافرەتی داوە بەسەر پیاوە و لە زۆر شوێنیشە فەزلی پیاوی داوە بەسەر ئافرەتە لە ڕووی
ئەرک و مافەوە نەک لە ڕووی خودی مرۆڤایەتیەوە واتە کاتێک لە شوێنێکە فەزلی ئەدرێ بەسەر پیاوە لە ڕووی ئەرک و مافەوەیە و ئەگەر لە شوێنێکیشا فەزلی زیاتر ئەدرێ بە ئافرەت لە ڕووی ئەرک و مافەیە واتە لە کۆتاییە ئەم دوانە هەردووکیان کائینێکن ئەم دوانە هەردووکیان لە کۆتاییە مرۆڤێکن ئەتوانین بڵێن لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەردووکیان مرۆڤن بەڵام ئەم دوو جۆرە مرۆڤە هەر یەکەیان ئەرک و کار و واجباتێکی دیاریکراویان هەیە هەر یەکەمان بەڕاستی ئەگەر بێت و ئەرک و واجباتەکانی خۆمان جێبەجێ نەکەین ناتوانین لە ناو کۆمەڵگەیەکی تەندروست وێنا بکەین ئەو کاتێک کە پیاو نەیتوانی پیاوەتی خۆی بسەلمێنێ نەیتوانی مافی ئافرەت وەکو خودی ئافرەتەکە بەرجەستەکە ئەو کاتە ئافرەتەکە ڕاستە بێتەوە ئەڵێ منیش هەم ئەوە کاتە ئەڵێ منیش پێویستم وجودم هەبێت لە ناو کۆمەڵگەیە هەر کاتێکیش کە پیاوەکە لەلایەن ئافرەتەکەەوە ئەم پێناسەی بۆ نەسەپا واتە نەیتوانی پیاو بێ و با بڵێن بەو مانایی کە پێکهاتەیەکن بۆ تەواوکاری ژیان ئەو کاتە پیاوەکەش پەنا بۆچی ئەبا پەنا بۆ هەندێ غەریزەی زاڵدارێتی و ئەم شتانە ئەبا کەواتە ئەتوانین بڵێن ئێمە لە ڕووی پێکهاتەی کۆمەڵگاوە پیا و ئافرەت ئەبێ هەردووکیان وەک یەک منزومە وەک یەک پێکهاتە وەک تەواوکاری ژیان مامەڵە لەگەڵ یەکتری بکەن و تێڕوانینیان بۆ یەکتری هەبێت ئەو کاتە کۆمەڵگا ئەبێتە چی ئەو کاتە کۆمەڵگا ئەبێتە کۆمەڵگایەکی تەندروست هەروەکو چۆن بەڕاستی نەتەوەکانیش کاتێک لە سەردەماکانێکی ڕابردووە کەس نەیوتۆ من کوردم کەس نەیوتۆ من عەرەبم کەس نەیوتۆ من تورکم بەڵام کاتێکیان قوت بوویەوە وتی من تورکم ئەو وتی من عەرەبم لێرە یاسەیەکی خەڵکێکی کوردیش قوت بۆ وتی من کوردم پێکهاتەی مرۆڤەکان سروشتیان وایە هەر کاتێک تاکێکی مرۆڤ چڕە گەزی پیاو بێت چڕە گەزی ئافرەت بێ هەستی کرد ون ئەبێ لە ناو کۆمەڵگەیە ئەو کاتە هەوڵەدا بە ڕێگایەکی ناتەندروست بێتەوە ناو مامۆستا سەربەز دوو تێڕوانینی جیاواز هەیە بۆ باڵاپۆشی ئەوانەی کە نایانەوێ باڵاپۆش بن هەیەە دەڵێ باوەڕم بەوە هەیە کەمە واجباتێکە بەڵام هێشتا قەنەعەتم نەکردووە یا ئامادەگیم تیانی یاترسم هەیە نتوانم بەردەوام هەشیانە دەڵێ دین زەختی لە کەس نەکردووە و من ئازادم بە ناوی ئازادیەوە ماف بەخۆی دەدا لەوەی کە باڵاپۆش نەبێت ئایا چۆن دەبێت وەڵامی ئەوانە بدرێتەوە کە ئەمەی کە تۆ بە ناباڵاپۆشی دەچیتە دەرەوە ناشکرێ بڵێ ڕە لە ڕوانگەی ئیسلامەوە چکە ڕەنگە هەندێکیانە نەر باوەڕیان بەو بنەماکانی ئیسلام نەبێت چۆن ئەگەر ئافرەتێک لە دەرەوە ناباڵاپۆش بێت پێشێلکاری ئازادی بەرامبەرەکەی کردووە خۆی ئێمە بێ بابەتێک هەیە لە بیری نەکەین ئەویش ئەوەیە کە بەڕاستی زۆرێک لە تاکەکانی کۆمەڵگا ئەگەر ئافرەت بێ ئەگەر پیاو بێ هەمیشە دوای زۆرینە ئەکەون واتە ئاگەر ئافرەت بێ ئەگەر پیاو بێ سەیری دەوروبەرەکەن ئەم دەوروبەرە چۆن بن ئەمانیش لەگەڵ ئەو شەپۆ لە ئەڕۆن ئیتر ئەگەمە ئەگەر ئافرەت بێ ئەگەر پیاو بێ بنمونە ئێستا ئەگەر بێت و لە کوردستانە دەسەڵاتێکی ئیسلامی هەبێ ئیتر عادەتەن پیاو بێ ئافرەت پیاوەکان هەموو زۆرینەی ڕیشەی هەڵنەوە و ئافرەتەکانیشان زۆرینەی لەچکەکەن ئەمە پێڵەن چی ئەمە پێڵەن شوێنکەوتنی عادات و زۆرینەی کۆمەڵگەیە کاتێکە ئێمە باز لە ئازادی ئەەکەین خۆی ئازادی ئێوەڕاستی هەندێک شت هەیە پێویستی بە چوارچیەوەیە واتە خەڵک ئازادەکە مسلمانە بێ هیچ کە زۆری لەسەرەوە نیە کە ئەبێتە کەسێکی باوەڕدار بەڵام کاتێک کە بوو بە کەسێکی باوەڕدار ئەو کاتە کۆمەڵە ئەرک و واجباتی لەسەر دروستە بێ یەکێک لە ئەرک و واجباتەکان چییە باڵاپۆشیە واتە کاتێک کەسێک ئەگەر مسلمان نییە هیچ کاتێک داوای ئەوەی لێ ناکرێت باڵاپۆش بێ پێش بەڵام دەکرێت بە ناوی ئازادیەوە ئیدی بنەماکانی تۆ بەرامبەرەکەشت ڕانەگری لەوەی کە ینی بە ناوی ئازادیەوە ئێستا هەندێک ناباڵاپۆشیە لە هەرێمی کوردستانە ماوەسەستە کامران لە ئەوروپاش ڕەنگەوانە بێ کە ئێمە دەمانوێت تەقلیدی ئەوروپا بکەین ئایا تا چەندەوە پێشێلکاری ئازادی بەرامبەرەکەتە تۆ بە ناوی ئازادیەوە دەیکەی خۆی ئەزین چۆنە هەر کەسێک کە باڵاپۆش نابێ ئەو پەیوەندی بە خۆیەتی بەڵام کاتێک کە پێی وایە مسلمانە لە منزومەی مسلمانیەتە گرنگە کە باڵاپۆش بی بەڵام باڵاپۆش نەبوونەکە ینی نا لە منزومەی ئیسلامەکە ئیکاتە دەرەوە بەڵام بوونی باڵاپۆشیەکەی واجباتێکە لەسەر شانی ئەم باڵاپۆشی لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامە واجبێکە هەر وەک واجبەکانی دیکە لەسەری واجب ئەبێ
بەڵام کاتێکە ئەم پێی باز لە ئازادی ئەکا ئەمە شەڕێکە لەگەڵ دەرونی خۆیایکە ئەو پرسیارت لێ بکەم مامۆستا هەڵبەتە بە خێراتنی میوانی دومیشمانەکەین جالگەن ژاڵە مەریوان ئەندامی ستافی جێبەجێکاری پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی بەخێر بێ ژاڵەخان مادام ژاڵەخانیش لێرێ من ئەو پرسیارە لەسەر ئەو حاڵەتە دەرونیە بکەم کە زۆر ئەتوانین بڵین باوە من خۆشم ڕێک کەوتووە مەسەلەن لە ژیانی تایبەتی خۆمڕەگە هەر کامێکمان لەو چەند نمونانەمان هەبێ هاوڕێ مامۆستا هاوڕێکانمان یا خۆت هەتا هەنێک ڕەنگە خزمی نزیکیشمانەت یادی لەچکی بەسەرەوە نیە بەس لە کاتی نوێژەکە لەچکێک دێنێت نوێژەکەی دەکات دوای لای دەباتەوە خۆی دوو سێ گروپ هەیە گروپێکیان هەر التیزاماتیان یەوانە بخۆیان با بڵین لە حاڵەتێکی ئاسایی خۆیانن ئەوانشان کە باڵاپۆشن و هیچ کێشەیەکیانی بەڵام ئەم گروپە لە حاڵەتێکی دەرونی ناجێگیران کە بۆ کاتی التیزاماتی نوێژ و عیبادەتەکان لە چگەکەن بەڵام ڕەنگە لە دەرەوە و لە باڵێن لە ئاهەنگ و لە بۆنەکانە لە چەکان لابن و هەمیشە ئەوەی منیش تەجروبەتمان کرد بێنی هەستەکەی حاڵەتێکی ناجێگیری دەرونیان هەیە ئەگەر باس لەو حاڵەتە بکەین مامۆستانی ئەتوانین بڵێن سوودی باڵاپۆشیەکەت لەویا بۆ ئەو حاڵەتە ڕەنگە یەکلایی بێتەوە خۆی زین چۆنە خەڵکێک کە ئیماندارە کە باوەڕی بە ئاین هەیە لە ناخیا پاکێتیەک هەیە لە ناخیا لە ڕووی باوەڕدارێتیەوە ئەم کەسە پاکێتە خۆی بەگشتی ئافرەت ئەتوانین بڵین بەگشتی تەمکاڵین بەگشتی حتمما باز لە زۆری ناکەین ئافرەت دەرونێکی پاکی هەیە بەڵام کاتێک ئەم ئافرەتە کەسێکی ئیماندارە بێت دەرونی پاکتر ئەبێتەوە بەڵام کاتێک کە ئیماندارە و باڵاپۆش نییە ئەم ئەوەی کە باڵاپۆش نییە لەگەڵ دەروونە پاکەکەیە تێک ئەگیرێن بۆی هەمیشە بیانوو ئەهێنێتەوە چکە هەمیشە ئەو مرۆڤانەی لەگەڵ دەرونێکی پاکی خۆیانە تەزادێکیان هەیە ناجێگیریەک هەیە هەمیشە بیانوو ئەهێنەوە بۆچی بۆ سەلماندنی ئەو پێچەوانەیە کە پێچەوانەی دەرونیانن واتە لە ناخیا باڵاپۆشیەک هەیە کە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام کاتێک کە باڵاپۆش نییە بۆ ئەوەی خۆی قەنەعەت بە خۆی بکە بەردەوام لە بیانوهێنانەوەیە بۆچی بۆ ئەوی کە ئەم کەسە بەڕاستی کەسێکی ئیمامنیش ئیماندارم خۆ من نوێژەکانم لە کاتی خۆی ئاکەم ئەم کەسە بەردەوام پێچەوانەی ناخی خۆی ئەجوڵێتەوە جا هەمیشە مرۆڤ ناخ و دەرونی ئاراستەی ئەکا بەڵام لێرە ئەی بۆچی ئەو کەسانی کە لە ناخیانە کەسێکی باوەڕدارن و ئەم دەرونیان ئاراستی نەکردوون بۆ ئەوەی کە باڵاپۆش بن هەمیشە زۆرینەی خەڵکی لەگەڵ عادات و تەقالیدی کۆمەڵگە بە گشتیە ئەجوڵێنەوە هەروکو پێشە باسمان کرد هەم پیاو بێ هەم ئافرەت بێ هەمیشە لەگەڵ زۆرینەیە یعنی ناتوانێت بەر بەو شەپۆلە بگرێ کە پێی وایە نابێ باڵاپۆش بی شەپۆلێکی زۆرینە هەیە ئێستا پێی وایە باڵاپۆشی کۆمەڵی ئەگەریات و کۆمەڵە سلبیاتی هەیە بۆ خەڵکی ئەمە بۆتە عادەتێک ئەمە بۆتە قسەیەک ئەمە ئیعلامەکان کاریگەریەکی خراپیان هەیە واتە بۆتە مۆدێلێک ئەم کەسە هێشتا باوەڕەکەی نەگەشتوەتە ئەو ئاستەی کە ئەم باوەڕەی چی لێ بکە ئاراستەی بکە زاڵ بکە بەڵام لە ئەساسا باوەڕەکە لە ناخیا هەیە چکە ئیلتیزامی نوێشکردن و ڕۆژوگرتنی بۆ دروست کردووە چونکە سەیرەکەین ئێمە بەڕاستی ئەمەش لە چیا بۆمان دەرەکەوێ ئەمەش لە ڕەمەزانە بۆمان دەرەکەوێ لە ڕەمەزانە سەیرەکەی ئەم کەسەی کە باڵاپۆش نییە و کەسێکی پابندە بە بنەماکانی ئاینەوە لە ڕەمەزانە ئەم کەسە ئەبێتە چی ئەبێتە کەسێکی باڵاپۆش بۆ چکە لە ڕەمەزانە زۆرینەی خەڵکی ئەبنە باڵاپۆش زۆر بەلایەق تەبیعیە لە ڕەمەزانە کەسێکی باڵاپۆشە کەواتە لە ڕەمەزانە مادەم زۆرینەی باڵاپۆشن ئەلێرەیە لەگەڵ دەرونی ئارامە بێتەوە زۆر حەزەکە هەتا زۆرێکیان پێیان وایە خۆزگە دوای ڕەمەزانیش زۆرینە باڵاپۆش بووە منیش لەگەڵ ئەم دەرونە ناجێگیری خۆمە هەبوومە بەڵام لە هەمان کاتە ئەو کەسانەی کە باڵاپۆشن زۆر دەرونیان ئارامترە هەتا یەکێ لە شارەزا دەرونیەکان ئەڵێ ئەو کەسانەی کە باڵاپۆشن هەنگاوی ڕاقیانە ئەنێن هەنگاوی ڕاقیانە ئەڵێ چییە؟ ئەڵێ هەنگاوی ڕاقیانە ئەوەیە مرۆڤ ئەگەر لەگەڵ دەرونیان ڕێک بوو ڕێک ئەڕوا بەڵام ئەگەر لەگەڵ دەرونیان شەڕی بوو هەمیشە سەیری دەوروبەری خۆیەکە هەست بە چی ئەکا ئەڵێ هەست بە کەم و کورتێک ئەکا لە چییە هەست بە کەم و کورتێک ئەکا لە ناخی خۆیان چکە ئەم جۆرە مرۆڤانە کە ئەتوانن لەگەڵ ناخی خۆیانە ڕێک بن ئەم کەسانە ئەتوانن ڕێک بڕۆن و ئەم کەسانە ئەتوانن باشتر چێژ لە ساتەکانی ژیانی خۆیان وەرگرن زۆر باشە مامۆستا ژاڵەخان دووبارە بەخێر بێت ئەندامی ستافی جێبەجێکاری پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی چالاکیەکانتان ماون چیتان کردوون چۆن پەیامەکانی باڵاپۆشیتان بۆ ئەم ساڵ گەیاند خۆشیان لێکم لەم ساڵدا پرۆژەی
باڵاپۆشی هەفتەی باڵاپۆشی لە شاری سلێمانی بە شێوەیەکی جیاوازتر تایبەتتر بەڕێوە چوو چالاکیەکانمان لە هەفتەی باڵاپۆشیەوە بیگرین کە لە یەکی دووەوە دەست پێەکە هەتاوەکو وەگاتە پانێڵەکەی کە لە ڕۆژی دوێنێ ئەنجاماندا بە شێوەیەکی زۆر باش کاریگەریەکی باشی هەبوو لەسەر هەم دەرونی چواردەورمان هەم قەناعەتی ئەو خەڵکەی کە باڵاپۆشنی ئەو خانمانەی کە باڵاپۆشنی هەفتەی باڵاپۆشیمان دەست پێ کرد بە بەخشینەوەی لە چکو و گوڵ و هەروەها پەیامی تایبەتی خۆمان لەلایەکە لەلایەن ستافێکەوە ئامادەکرا بوو لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەسەر ئەو خانمانی کە باڵاپۆشنی و هەروەها بڵاوکردنەوەی ئەم جۆرە پەیامانە ناو زانکۆکانە کاریگەریەکی گەورەتری هەیە وەکەوەی کە تۆ لە دەرەوە بیکەیت بە حکومیەوەی کە زانکۆ مەنتیقەیەکی گەورەترە چەندین ئایدیای جیاوازی لێ خەڵکێکی جیاواز لێرە هەیە و هەروەها جگە لەوش کە بینەوە سەر ئەو ستافێکە لە زانکۆیە بەداخەوە لە ئێستاە دژایەتێکی باشی حیجاب و لە چکو و دین ئەکرێت زۆر چالاکیەکانتان لە دەرەوەی ناوەندەکانی خوێندن هیچ هەبوو و ڕێگریتان لێکراوە لەکردنی چالاکیەکان چ لە ناوەندەکانی خوێندن یاخود دەرەوەی ناوەندەکانی خوێندن بەڵێ لە ڕاستیدا ئێمە هەموو ساڵێک لەوەتی ئەم پرۆژەیەمان هەیە ویستمانە زیاتر لە دەرەوە بۆ نمونە لە بازاریان لە مۆڵێکە چالاکیەکانی خۆمانە جای وەکو بە لە ئاستی چالاکیە جیهانیەکانە بیکەین وەکو چۆن ئەچێتە دەرەوە لە شوێنێکە کۆمەڵە ئافرەتی ناباڵا پۆشکۆ ئەکاتەوە حجابیان بووە کا قسەیان بووە کادیانشن بەڵام بەڕاستی ئەم شتانە بۆ ئێمە زەحمەتیەکی تیا چکە ڕێگەمان نایە بەم شێوەیە هیچ ڕێگریتان لێکرا ئەمساڵ بەڵێ لەکوێ زۆر ڕێگریمان لێکرا لەکوێ لە ناوەندەکانی خوێندنیان دەرەوە لە ناوەندەکانی خوێندنە بەداخەوە لە چەند زانکۆیەکە لە سنووری سلێمانیان نەیان هێشت کە لەچکەکانمان دابش بکەین و هەروەها لە چەند مۆڵێکیشە نەیان هێچە چالاکیانەمە واتە نەک هەر هاوکاریش نەبوون ڕێگریشتان لێکەن ئەی چالاکیەکانتان لە چ قۆناغەکانیان بەرەو کۆتایی ڕۆنتەما بێ هەفتەی باڵاپۆشی زیاتر لەلایانی ڕاگەیاندنەوەی لە پەیجەکەی خۆمانە ڤیددیۆی خانمانە بڵاوەکەینەوە کە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە ناباڵاپۆشن بەڵام پەیامێک ئەگەێنن کە بە ئاستی پەیامی خان باڵاپۆشەکەیە وەکو ئەزمموی ئەو وایە ئەم هەفتەیە هیچ کەس قەنەعەتی پێکردوون کەی ئەنجامەکەی دێتەوە بخوا دوێنێ چۆن خانمێک هەر لە پانێڵەکەیان لە دەستیان کرد بە لە چکردن و حیجابەکەیانە بەسەریان ناو دوایەوە ڕۆشتنەوە واتە بڕیاریان داوای دی باڵاپۆش بن بەڵێ سپاس بخوا گرنگ نییە پەیامەکە هەر چەند ڕۆژ بێ یا چی بکەن میمەوەیە کە ئەنجامەکەی گەر بە خانمێکیش بیت بێتەوە بەڵێ زۆر باشە ژاڵەخە من پرسیاریەوەم هەیەلەوەی کە زۆر جار کاتێک کە سەیری ئامادەیەکانەکەی باڵاپۆش زیاترە بەڵام دیتە ناو ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکان سێرەکەی ناباڵاپۆش ڕەنگە ڕێژەکەی زیاتر بۆ بە جۆرە لە جۆرەکان کەواتە هۆکار چییە کە لەم قۆناغەیە کچان بە تایبەتی دەکەونە دوودڵیە کە نازانن ئایا حیجاب بکەن یان نەیکەن بەڵێ یەکەم هۆکار بەڕای من کۆمەڵگەکە خۆیەتی تانەوتە شەلی کۆمەڵگەکە خۆیەتی حیجابەکە بۆچی ئەیکەی ئەو بەجددیتە ئەیکەی ئەوە گەرماو نییە ئەوە ناست و تێم بە تایبەتیم قسانە لە هاوی ناکریانەوە تۆ بەجددیتە بەتمە بێ بە حیجاب ئاوا هەر بەردەوامەبی چەند کەسم بینی و کردوێتی لایەن بردووە ئەمە قسەی چواردەورەکەیەتی یەکێبی ئەم قسانە بۆ تۆ بکە طبعاً تۆش ئەڕوخی ناستێنەوە بەجددیمەوە بۆچی من بیکەم بۆچی وانێکم یان قەناعەتێکی دینی زۆر ناشرینیان دروست کردووە بۆ حیجاب ئەڵێ خۆ حیجاب فەرز نییە بۆچی بیکەم ئەوە نیە من نوێژەکەم ئەوە نیە من ڕۆژوەکەم ئەوە نیە من دڵم پاکە ئەم قسانەیە هەمووی بیانوە بۆ خۆی ئەهێنێتەوە وای لێکا کە نەیکە بیانوی دەرونیە بۆ خۆی لەنایە خودی خۆیەوە وای لێکە ئیترڵێ بۆچی بیکەم بەس مامۆستا من هەر لەسەر قسەکانی ژاڵەخان کە دەڵێن کۆمەلگا زۆر جار دەبینی لە ئامادەیەکان بەڕاستی توان بڵێن ڕەنگە ١٩٠ باڵاپۆش و بەڵام لە جامیعە پێچوانە بێتەوە ینی ئەو کۆمەلگایە بووای لە هاتوو ینی کۆمەلگای کوردیە زین کۆمەلگایەکی ئاین پەروەر و پڕی لە ئینسانی عالم و گەورە و مێژوویەکی پڕ لە سەروەری و لە جوانی و لە مافی ژن ینی بەس بۆچی ئێستا کۆمەلگای کوردی وای لێ هاتووە خاتونێک کە لە پۆلی 12 ئەچێتە خۆناغەکانی یەکەمی زانکۆ لە ڕووی جلوبەرگەوە مەسەلەن لە ڕووی باڵاپۆشی و گۆڕانکاری بەسەرایانە کۆمەڵگای کوردی بۆ ئاراستە بڕۆ ئەو تەسیرانە چین وایە کاکە کۆمەڵگای کوردی وای لێ بێت کە خاتونێ بێ باڵاپۆش بێ بەر تعلیق بکەوێت خۆی ئێمە بمانەوە نەمانەوێ کاریگەری ئەولەما با بڵێن ڕاگەیاندن بە گشتی کە بەشێکە با بڵێن لە دیاردەی ئەولەما کاریگەری لە هەموو کایەکانی کۆمەڵگە دەتووە ینی هەر ئەوە نێ ئێمە بەڕاستی بڵێن ئافرەتانمان باڵاپۆش نین خۆ من پیاوانیشمان بەڕاستی دیاردە مسلمان دیاردە ئیسلامیەکانی تیا ڕەن نەداوەتەوە ینی ئێستا بۆ نمونە جا من شتێکی خۆشتان بۆ بژێرمەوە هەل مامۆستا بووم لە قوتابخانە قوتابێکی پۆلی یەک هاو
تۆلیەک ئیتر زۆر خۆشەویستم و ئەوانە و هینوان و وتی مامۆستا وەڵی حەزەکەم من تۆم زۆر خۆشەویستمە وتی وەڵا حەزەکەم تۆ ڕیش و ساسۆکیانە بهێڵیتەوە ئاوا زۆر جوان و قۆز ئەوانی مەبەستەکە چیە لێرەیە مەبەستەکە ئەوەیە ینی ئێمە بمانوێ نەمانەوێ ینی دیاردەی ئیسلامەتی ظاهیرەکە با بڵێن بەگشتی هین بووە کاڵ بووە بابەتەکە ئەتوانین بیگەڕێنینەوە بۆ ئەوەی ینی شەرمی خێزانەکان لە ڕوبەڕووبوونەوەی دیاردەکانە بەڕاستی کەم بۆتەوە یعنی ئێمە سیرەکەین ئەو ئێمە بێ بەڕاستی زۆر جار ئەو خێزانە کۆنەکان باڵێن دایک و باوک و کەسوکاری ئێمە لە ڕابردوو هەرچەندە نەخوێنەواریش بوون بەڵام لە ئێمە ئازاتر بوون لە خێزانەکانی ئێستا ڕۆشەبیرتون بوون بەرامبەر بە هەندێک بنەمای ئاینی و هەندێک بنەمای ڕەوشتی بەڕاستی بە لێپرسینەوە هەبوو لە جاران ینی پێی وابوو ئەم پێویستە بەرپرسیارەتی خێزانەکەی خۆی لە ئەستۆ بگرێ بەڵام ئێستا بەڕاستی کەمتر خێزانەکان بەرپرسیارەتی مناڵەکان لە ئەستۆ زۆر باشە مامۆستا سەربەست لە پاش چەند ناوبڕێک دێمەوە لاتە راپۆرتێکمان هەبوو وتەی چەند خانمێکی تایبەتمانشانی گروپی کچانی ڕنگدانەوەیەکە دیارە چالاکیەکیان لە چەند ڕۆژی ڕابردوو بە مەبەستی ئەوانیش گەیاندنی پەیامەکانی باڵاپۆشی ساز کرده بوو با پێکەوە بچینە لای گوێبیستی پەیامی ئەو چەند خانمە بین. بە ناوی خۆی گەورە باڵاپۆشی حتمما مەرجی خۆی هەیە یەکێک لە مەرجەکانی ئەوەیە ئەبێ جوانیەکانی ئافرەت دەرنەخە بە شێوازێک کە بەرامبەر یعنی سەیری بکە ئەمەیە هەدەف لە باڵاپۆشی ئەوەیە کە ئافرەت پارێزراو بێ لە بەرامبەر یعنی مەستور بێ خۆی ئافرەت خۆی گەورەوە دروستی کردووە کە جوانی هەیە کە مەفاتنی هەیە کە جوانیەکانی زۆرە باڵاپۆشیش هەدەف لە باڵاپۆشی ئەوەیە کە ئەو جوانیانە دەرنەخاتن ئەو جوانیانە بشارێتەوە بە شێوازێک کە تەئسیر لە خۆی نەکاتن یعنی هەدەف لە باڵاپۆشەوەی پاراستنی ژنە بۆ ئەوەی کەس نەتوانێت وەکو چوون لە قورئانی پیرۆژی هاتووە ئەگەر هاتوو یەکێک بێوێ ئازاری بە بتوانێ ئازاری بە بتوانێ زەرەری لێ بە لەبەر ئەوەی چونکە جوانە ئیتر دێت باڵاپۆشی ئەکات خۆی ئەپارێزێ بۆ ئەوەی بەرامبەر وەکو مرۆڤ سەیریکەن نەک وەکو ژنێک کە کۆمەڵی مەفاتون و کۆمەڵی جوانی هەیە و تەنها بوو سیرکردن بێ بوو لەزەت وەرگرتن بێ و ئینەمە بە شێوازێک تەعامل لەگەڵ ئەکا کە سنوورێک هەبێ کە چونکە عادەتەن ئافرەتی باڵاپۆش احتیرامی هەیە و کەس ناتوانێت بە ئاسانی لێی نزیک بێتەوە. بەڕای من باڵاپۆشی هەستێک لە مرۆڤ دروست دەکات کە ئەها چۆنەڵی سەلامەتیەک نەختە هەروەکو دکتۆرە کوردستانیش وتی ئاشتی ناخە بۆ قەیەکات ئینەرپیس سەوە بەڕای من جارێک ئەو هەستم تاقی نەکردێتەوە بەڵام ئینشەڵڵا لا داهاتووە پێشبینی ئەوەکەم بم کاتە خاوەنی ئەو هەستە. سەرەتا حوتی دوو لە هەموو کچانێکی باڵاپۆش پیرۆزەکەم دەستخۆشیەکی زۆر تایبەتم هەیە بۆ ئەو دەست کارگێڕی کە ئەم جۆرە یادەیە بەڕاستی بە شێوەیەکی زۆر باش پێشکەش بە ئێمە کرد من خۆمەکو باڵاپۆش نیم ئافرەتێکی باڵاپۆش نیم بەڵام ئەوانەی کە باڵاپۆشن دەستخۆشییان یەکەم هەر باتە هەر شتێ خۆی گەورە بۆ منی دانابێت پێمی خۆی گەورە لەسەر هەموویەکە خۆی گەورە باشترین و جوانترینەکانی بۆ ئێمە ئافرەت بۆ ئێمەی مرۆڤ بەگشتی داناوە ئەزانێ سوودی من لە چێ لەبەرەوە بۆی داناوم وەکو ناباڵاپۆشێک هەستەکەم هەڵەیەکم هەیە هەستەکەم کەم و کوڕێکم هەیە وەکو مرۆڤێک ئەبێت ئەمە چاکەمەوە بەڵام ئەمێ بە عەقیدەیەکی تەواوەتیەوە بتوانم باڵاپۆشی بکەم ببم بۆ ئافرەتەی کە ببم بە نمونە بۆ خۆم و بۆ دەور و پشتە. نزیکی 8 ساڵە بە من باڵاپۆشی زیاتر بێ کەمتر نییە بەڵام ئەوەی بەڕاستی لەمانەی باڵاپۆشی تێگەیشت بێتم ئەوەی کە لە باشم گرت بێ خوردنەوریتەکانی باڵاپۆشی تقریبی 4 ساڵێکە بێ
کە بەتەواتی لی تێگەشتمەوەیش بۆی ئەوەی کە لە قورئانە سەیرم کردو و لە حەدیسەکانە بەڵام زیاتر پێشتر هەر قەنەعەتێکی سەرەتاییم هەبوو بووی چی پێبەخشی بێتم زۆر شتی پێبەخشم ڕێز و شکەی پێبەخشیم لە ناو کۆمەڵگەیە بەڕاستی هەستم بۆ کردووە کە کەسانی تر لە چواردۆرمە هەم خۆم بۆ خۆم هەم کەسانی تر لە چواردۆرمە بە شێوەیەکی جیاواز سێرمەکەن بە شێوەیەکی جیاواز ڕێزم لێ ئەگرن و زیاتر بە شێوەیەکی جیاواز تەعاملم لەگەڵەکەن چاوەڕێم لێ یەکەن کە کەسێ بم باشترین بم و چاوەڕێم لێ یەکەن کە دڵسۆزترین بم بەپێی ئەوەی کە ئەو پۆشاکەی کە من بەخشیمە و ئەو خوڕەوشتەی کە هەمە هیچ شتێکی لێ زەود نەکردم بەڕاستی باڵاپۆش. بینەرانی عزیز درێژە بە بەرنامەکەمان دەدەین لەسەر پەیامەکانی باڵاپۆشی و تێڕوانینە جیاوازەکان. ژاڵەخان دێمەوە لای جەنابەت دەمەوێت سەرنج ینی وەکو ئافرەتێک سەرنجی ئێوە بزانین چکە تێڕوانی نیەوە بۆ باڵاپۆشی گرنگە بەڵام ڕەنگە ئەگەر ئێوە تێڕوانینی پیاوەکان بزانن گرنگتر بێت چکە زۆر جار دەوترێ ئینسان بۆ بەرامبەرەکەی هەمیشە خۆی جوانەکەت. باڵاپۆشی چی لە ئافرەت دەکات لە ڕووی جوان و جەماڵیەوە ئایا لی کەم دەکاتەوە یاخۆت زیاتر جوان و جەماڵی دەکات چونکە زۆربەی ئەو کچانە بە تایبەتی لە قۆناغەکانی دەستپێکی زانکۆ خوێندنەکاندا ترسیان لەوەی هەیە کە جوان نەبن ترسیان لەوەیە کە لە جوانیەکە بکەون لەبەر چاوی خەڵکییا بکەون حیجاب چیتان پێ دەبەخشێت؟ کاک زەدال وەکو پێم وتی زۆرترین خانم هەیە کە سەردەمانی مناڵی خۆی باڵاپۆش بووە دوایەوە کە هاتووەتە زانکۆوە پێی ناوەتە زانکۆ لەچکەکەی لاوردووە حیجابەکەی لاوردووە حیجابەکەی گۆڕیوە تەنانەت وا گۆڕاوە کە خۆمان نەماناسیوەتەوە بەجددی وە ئەزانی ئەوە ئازادیەتێ ناگالەوەی کە ئەوە دەری خاشتێکە کەڤەرێکی نەبێ ئەستن هەر جوان نییە هەموو شتێ لە دنیا سەیریکە وتێکی ئینگلیزیە زۆر جوانە ئەڵە کاتێککە هەولەکان خۆردا پۆشن تەنهاوەیە کە دایە پۆشن نەگەوەیە کە جوانێکی فشارنەوە تەنان دەو کاتە خۆر جوانترە سێریکە تیشکەکانی هەمووی بە ئەنواع ڕنگ و ئەشکاڵی ڕەنگێتە دەرەوە ئافرەتی ژوایە کە سێریەکەین ئێمە بەم کەڤەرە جوانەوە بەجددی ئافرەت بە حیجابەوە جوانترە چکە حیجاب بەگەر بێ مەسەر ئەوەی کە باسی بکەم چیت پێبەخشێ بتمانە و هێز و باوەڕ پێبەخشێ چەندین خانمی سەرکەوتو هەیە لە جیهانە بە بۆنەی باڵاپۆشیەکانەوە بێگەشت خانمێک هەیە ناوی خاتو دادالیا مجاهیدە جێگری پێشووی سەرۆک ئۆباما بووە ئەڵێ باڵاپۆشیەکەم لوتکە و کەماڵی عەقڵ و پێگەشتنە کە من پێیگەشتومە تەنانەت یەکێک بۆ لەو ڕێگانی کە من پێیگەشتومە بێرە. زۆر باشە باست لەوە کردلەوەی کە لەسەر چالاکیەکانتان چیتان کردووە بۆی کە پەیامەکانتان دیارە لە دەستپێکی پێش ڕاگەانی هەفتەکە ئێوە پێم وایە کۆنتاکتێکتان لەگەڵم ئافرەتەیە هەبوو کە باست کرد چۆن دەتانەوێت چالاکیەکانتان دەنگدانەوەیکی نێودەوڵەتی هەبێت؟ چالاکیمان هەبوو لەگەڵ نازیمەخان و ڕێکخراوی وڵد حیجابدەی کە ڕێکخراوێکی جیهانیە بۆ باڵاپۆشی تێڕوانینیان بەوە هەبوو ببوورە پێت بچڕێن لەوەی کە ڕەنگە لە ناو کوردیشدا خانمانێکە بن بەم شێوازە حیجاب بکەن بەم شێوازە لە تێگەشتیان هەبێ بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و گەیاندنی پەیامەکانی باڵاپۆشی لە ڕاستی سەرتا زۆر پێیان سیر بوو یان بەجددی لە کوردی شەشتی وا هەیە ینی ئێوەش ئەتوانن شتی وا ڕێکخەن ئەتوان خانمێک بگەن بە کیکەم بە باڵاپۆش ینی باگراوندێکی ئێمەیان بینیوە کە زۆر جیاوازتر بووە لەوەی کە ئێمە ئێستا خۆمان هەمانە و خەریکی بووین بەڕاستی لە ئیشەکانی ئێمەیان زۆر بەدڵ بوو لە ڕووی معنەوی و زۆر هاوکارمان بوون زۆر پشتگیریان کردین ئێستاشی لەسەر بێ سەرجەم چالاکیەکانمان لە پیجەکانی ئەوانە هەیە لە تویتەر لە ئینستاگرام لە فەیسبوک و لە سەرجەم تۆڕە کۆمەڵایەتیەکانی ترەوە و هەروەها ئیشەڵا لە ساڵانی داهاتووترە هەنگاوی گەورەتریان لەگەڵەنی بە شێوازی جوانتر بە پرۆژەی گەورەتر لەگەڵیانە بەردەوامە بین. زۆر باشە ماوسە کامەربان بێمە لای تۆ ینی من پێم خۆشە بینەرانی شەوە بزانن کە باس لە باڵاپۆشیەکەین و خانمانی باڵاپۆشەکەین پێم خۆشە بڕێستان پەیامت چییە بۆ ئەو خاتونانی کە باڵاپۆش نین ینی ڕەنگە خوێندنەوە و دیدگای ئەمە بۆوانی کە باڵاپۆشیش نین ینی حاڵەتێکی یاسایی بێ بەڵکو لە دڵسۆزی و خزمەتەوە یان لە خەمخۆریەوەیە مەسەلەن داوا دەکەین خانمان باڵاپۆش بن تۆ پەیامت بۆ ئەو خاتونانی کەوا باڵاپۆش نین و با بڵین لە چک ناکەن؟ خۆی هەمیشە کاتێکە خاوەن پەیامێک با بڵێن کە پەیامی ئیسلامە ئێمە خۆمان بە شوێنکەوتەی بیر و باوەڕی ئیسلامە زانین هەموو کەسە کاتێکە خۆی بە مسلمانە زانێ چاوەڕی پاداشتێکی ئیلاهیە ئەم پاداشتە ئیلاهیە کاتێک کە مرۆڤ کەم و کورتی لە عیبادات و لە پابەندیەکانی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە کەم ئەبێتەوە لەم پاداشتە بێبەشە بێ واتە کاتێک کە ئەم خوشکە بەڕێزانە و ئێمە و خەڵکانێکی کەش کاتێککە داواکەن لە ئافرەتێک باڵاپۆش بێ لە دڵسۆزیانە بۆی لەو پاداشتە ئیلاهیە
بێبەش دەبن لە قیامەتە واتە ئەوە خەڵکانی بانخوازە ئەزانن کە بە تێگەشتیان لە ئاەتەکانی خی گەورە بە تێگەشتیان لە فەرمودەکانی پیامبەر صلی الله علیه و سلم ئافرەتی باڵاپۆش لە قیامەتە چەندە پاداشتی زۆرە و هەم لە دنیاشە بەڕاستی چەندە مرۆڤێکی گەورەترە لەوەی ئێستەی چەندە مرۆڤێکی گەورەترە لەوەی کە ئێستەیەتی واتە کاتێک کە داوا لە ئافرەتێک دەکرێت کە باڵاپۆش بێ ئەم ئافرەتە لە ڕووی دەرونیەوە مادەم خۆی بە ئیماندارە زانین لە ڕووی دەرونی ئارامتر ئەبێتەوە و پاشان کەم و کورتێکی هەیە لە ژیانێک کە هەمیشە بەدوای ئەگەرە نایدۆزێتەوە چونکە هەمیشە مرۆڤەکان بەڕاستی بەدوای کەم و کورتێکی ژیانە ئەگەڕێن ینی هەستەکە گرفتێکی هەیە ینی ئێستا زۆرێک لە ئافرەتان کاتێککە باڵاپۆش نین و نوێژەکەن و عیبادەتەکەن هەستەکەن ژیانێن کەم و کورتێکی تیا بەس زۆر سەرنجیان بەلای ئەوە ناچێکە کە موزیەکان پێچەوە هەنگاوێکیان ناوە عفو هەنگاوێکیان ناوە پێچەوانەی بیر و باوەڕەکەیانە پێچەوانەی ئاینەکەیانە یعنی بۆ ناتوانن بە دوای ئەوە بگەرن بۆ یە سێرێکی ئەم دادە بەڕێزانە کاتێکە پرۆژەیەکی باڵاپۆشی ڕائگەیانن زۆر کۆمەڵێک ئافرەت یەکسەر ڕێگاکە ها ئەکەونە سەر ڕێگاکە یەکسەر ئەوە لێ کۆمەڵی ئافرەتی باس کرد یەکسەر ئەڵە من حەزم لە باڵاپۆشی بەس حەزەکەم کاتێککە باڵاپۆشیەکەم بە قەنەعەت و باڵاپۆشیەکە بکەم بۆیە بەڕاستی هەر تەنها ئەوە نەیان زەڕورەکە کە پێیان ڕێگاکەیان بۆ ڕۆشن بکرێتەوە بەڵام بەڕاستی ئەوەش کەوتۆتە سەر ئەوەی کە ئافرەتانی باڵاپۆش گرنگە کە گەورەتر بن لەو جیهانەی کە تێدان چکە بەڕاستی هەمیشە ئافرەتی باڵاپۆش خەڵک چاوەڕێی زیاتری لێەکە یعنی ئێستا ئافرەتێک کە باڵاپۆشە پێویستی بە قسەکردن نیە زیاتر لەوەی کە پێویستی بە کردداری زۆر بە کورتی چکە دەرفەتمان هیچ نەماوەتەوە تێڕوانینی پیاوە بۆ ئافرەتێکی باڵاپۆش یاخۆت ئافرەتێکی ناباڵاپۆشتۆنە بە تایبەتی ئەم ڕۆژ زۆربەی گەنجەکانمان دەبینین خۆیان ڕەنگە بە جۆرە گیلتیزاماتی دینیان نییە بەڵام دێن لەو گۆشانەیە دەگەڕێن بۆ خانمێک هەڵی بژێرن بۆ پرۆسیا و سەرگیری کە پابند بێت بە بنەمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و لە نێوشیانە حیجاب بە تایبەتی دەڵێ بە حیجاب بێت خۆی کاتێکە من قەنەعەتم وایە ینی ئافرەتان بەڕاستی ئەبێت لەو حاڵەتە زۆر باش تێ بگەن کە هەمیشە کاتێک گەنجێک بە دوای ئافرەتەوەیە ئەگەر نیەتی زەواج بێ حەزی لەو جۆرە ئافرەتانەیە کە هەم باڵاپۆش بن هەم بەڕاستی ئافرەتانێکی ڕەوشبەرزتر بن بەڵام کاتێک کە گەنجێک بە دوای بابەتێکی کەوەیە ناتوانێت نزیکی ئەو ئافرەتانە بکەوێتەوە کە باڵاپۆشن مەبەستمانەوە نێخوا نەخواستە کەسێک کە باڵاپۆش نییە هەندێک بابەتی لێو نزیکە مەبەستەکە ئەوە نیە مەبەستەکە ئەوەیە کە هەر بەبوونی باڵاپۆشی قەڵغانێکی بۆ خۆی دروست کردووە هەر بەبوونی باڵاپۆشەکەی قەڵغانێکی بە خۆی دروست کردووە نەک هەر گەنجان بەڕاستی هەر ئەو کەسانەشی کە باوکن یا دایکن خوان لە با بڵێن ئافرەتێک کە منداڵی هەیە خۆی لە قۆناغێک تێپەڕیوە حەزەکە کچەکەی باشترین کچ بێ حەزەکە چاکترین کچ بێ حەزەکە باشترین بێ لە ناو چیە لە ناو کۆمەڵگەیە بۆچی چکە بەڕاستی سیرەکەی ئێمە زۆرێکمان هەیە ئێستا ناتوانن چکە لە ناو جیهانێکی ناباڵاپۆشیان من زۆر باوکو دایی کاتێکە دێنە لامان قسە و باسەکەن ئەڵەن من حەز ئەەکەم کچەکەم باڵاپۆش بێ بەس بەڕاستی جیهانەکەی من ڕێگەی ئەوە نادا ڕێگەی ئەوە نادا کە کچەکەی من باڵچکە هەمیشە بەڕاستی ئەوەی کە ئێمە کاتێکە هەم لە پەیمانگامی هەر لە زانکۆبین هەم لە ڕووی زەواجیشەوە بەڕاستی زۆرینەی ئەوانەی کە زەواجیان نەکرد کە زووتر زەواجیان نەکرد هەمیشە چێ بوون زیاتر ئافرەتە باڵاپۆشەکان بوون بۆ یە گرنگە کە ئێمە بەڕاستی ئافرەتی باڵاپۆش هەمیشە هەم خوای گەورە زیاتر خۆشیەوێ و هەم بەڕاستی مرۆڤەکانیش قیاسێکی زیاتر قیاسی باڵاپۆشی ئەوەیە کە مرۆڤەکە هەمیشە پاکتر و باشتر دەرەکەوێت بۆچی من ئەم پەیامە گوێم لە ئەخیرا بۆچی مرۆڤەکە پاکتر و باشتر دەرەکەوێت چکە زۆرێک بۆن منە کاتێکە دەبینین ئافرەتێکی باڵاپۆش هەڵەیەکەکە یەکسەر چی پیاڵن خۆ تۆ باڵاپۆشی بۆ ئەبێ و هەڵێ بکە یانی چی ئەم قسەیە یانی باڵاپۆشی دوورە لە هاڵە و کەمە کوڕیەوە کاتێککە باڵاپۆشێک درویەکە پێی وایە نابێ ئەم باڵاپۆشی ببوورە لەبەرەوەی دەرفەتێکی زۆر کەمەدەن بە ژاڵەخان دوایین کاری ئێوە پرۆژەکەتان چی بەسەر دێت و لە دوای ئەم هەفتەیەش ئایا هەیوار بەردەوامن لە گەیاندنی پەیامەکانی باڵاپۆشی زۆر بە کورتی بەڵێ ئێمە بەردەوام ئیشیان لەسەر ئەکەین چکە حەز ناکەین کە تانیوێ ڕێگەکەمان هێنان و لە نیوەیە بەچیان بێڵێن بەڕاستی کۆمەڵە خانمێک هەیە کە بڕیاریان داوە لە ئێستایا ببن بە باڵاپۆش ئێمە وازیان لێ ناهێنین وە بە ئاسانی تانیوێ لەگەڵی هێناومانەوە وازیانە بین بەردەوام لەگەڵیانە بین قسەیان بۆکەین لەولایانی کە خۆیانەیانەوێت لەوە دەستیان لە پێەکەین لەگەڵیانە بۆ شێوێ تاوەکو لەگەڵانە بەردەوام بین و هەروەها چالاکیەکانی تریشمان وەکووتم
لە پیجەکەمان بڵاوکردنەوەی ڤیددیوکانی ئەو خانمانەی کە بڕیاریان ناوە ببن بە باڵاپۆش یان خۆ ئەزمموی باڵاپۆشیان کردووە کۆمەڵک ڤیددیوی زۆر جوانمان هەیە ئیشەڵا داهاتوە زۆر سپاس بۆ خات و ژاڵە مەریوان و هەروە مامۆستا کامەران فەتاح کە لەم تەوەریە لەگەڵمان بوون کۆتاییەکەمان بینەرانی عزیز تا پرۆگرامێکی تر بخواتان ئەسپێرین هەر شاد بن خواتان لەگەڵ